چەند ڕۆژێکە خولی هاوینەمان دەست پێ کردو بەڕێزت هێشتا پەیوەندیت نەکردووە. خەممە خۆ هێشتا هەر لە سەرەتاکانداین بێخەم بە لەوەی کە دەتوانین بۆت خڕ بکەینەوە ئەم چەوانەیە خوێندراوە بۆت خڕ بدەکەین و ناهێڵین دواکەوی و یارمەتی دەردەبین بۆ کە بەنەڕێی دڵخوازی خۆت بێ ئینشاءالله. چاوەڕێتین. بەناوی خوای گەورە و میهرەبان من مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئەحمەد پسپۆڕی بیرکاری لە پەیمانگای کلێڤەری ناحکومی بۆ ساڵی ئەم ساڵ لەگەڵ قوتابی ئازیزەکانمان بەردەوامین لە خول بۆ ئەوەی بتوانین قوتابیەکانمان وا پێ بگەین کە نمرەیەکی بەرز بەدەست بێنن. بەناوی خۆی گەورە من مامۆستا ئاسۆ فەرحان پسپۆڕی فیزیا لە ئامادەی کلێڤەری ناحکومی بۆ ساڵی خوێندنی 2025-2026 لەگەڵتان دەبین بە بەردەوامین لە خولی هاوینەی پۆلی 12 بە هیوای سەرکەوتن. سڵاو، من نام محەممەد دەربازە لە خولی هاوینەی پەیمانگای کلێڤەردا بەشداریم کردەوە و زۆر سوپاس مامۆستاکان دەکەم بەڕاستی زۆر لەگەڵمان ماندوونە و هیوادارم هەموومان نمرێکی باش بەدەست بێنین. سوپاس مامۆستاکانی دەکەم. سڵاو، من ناوم گەڵا ڕەفحەتە. ئەم ساڵ بووم بە پۆلی 12 کە بتوانم شوێنێکی باش هەڵبژێرم بۆی دەرەجەیەکی باش بێنم لە پۆلی 12 چونکە هەموو قوتابە یعنی حەز بۆ دەکەن کە دەرەجەی باش بێنن بۆیە منیش پەیمانگای کلێڤەری ناحکومیم هەڵبژارد بۆی بە دەرەجەیەکی باش بێنم و چونکە مامۆستاکانی زۆر بەتوانن.